شایستە پێشکەش بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و سۆراخکردنی ڕووفاتی ئەنفالکراوەکانی کوردستان بەگشتی پرۆسەیەکی بەردەوامە و لەو چوارچێوەیەدا بۆ جاری دووەم لە ساڵی 2011دا لە گۆڕێکی کان بە شێوەیەکی زانستی و پیشەیانە دەست بەکار بوو. پرۆسەی گەڕان و هەڵدانەوەی گۆڕەکە و لابردنی خۆڵی سەر گۆڕەکە دەستی پێکرد. لە یەکەمین ڕۆژدا ئەو جامانە و جلوبەرگانە بە دەرکەوتن. بله بله نوبت رسید. گۆڕی بە کۆمەڵتا شاردراونەتەوە. وتواطأ معهم بعض من سموا بالبرزانيين وقد نالوا عقابهم الصارم وذهبوا إلى الجحيم.